بەڕێزم ناپلیۆن ئەگیرێ ئەگوازرێتەوە بۆ دورگەی سنتێلانە، بەڵام ناپلیۆن لەگەڵ چەند کەسێک لەو دورگەیە کە دوور خراوەتەوە ڕائەکە ئەگاتەوە کەناراوەکانی فەڕەنسا. لویس طبعا لویسی 16 لە ناو چووە لەنەوەی ئەو کەسێک هاتووە بووە بە دەسەڵاتداری ئیمپراتۆریەتی فەڕەنسا. سوپای فەڕەنسا ئەنێرێ. سوپای فەڕەنسا کێن؟ دنیایەک سەرباز و ئەفسەری بە ئەزمموی تایە کە هەیانە هەر لە پێش شۆڕشی فەڕەنسی و لە شۆڕشی فەڕەنسی و لە کاتی ناپلیۆن و لەمانە هەر لە ناو سوپای. هێرشەکەن بۆ کێ؟ بۆ ئەو شوێنەی ئەو بەندەرەی کە ناپلیۆن گەشتوەتە. هەموو سوپا لە بەردەم ناپلیۆنە ئەوەستێ و سیلاحی لێ بەرزەکەنەوە و تەواو گیرایت بەتەمای هیچ ماوە. لەویا خۆ تۆ ناکرێ بڵێ بە ئەم عالەمە هیپنۆتیزم بکەم، بەڵام ئەکرێ قسە بکەی تەئسیر کاتە لا شعوری خەڵک. ناپلیۆن هاتە پێشەوە وتی ئێوە لە بەردەم ئیمپراتۆرە گەورەکەی خۆتان وەستاون کە ڕۆژانێک شانازیتانە کرد بە فەڕەنساوە. ئێوە کۆمەڵێک لە ئەو شەکاریگەرانەی باس کرد کە دژ بە ڕژێمی پاشایەتی و دیکتاتۆریەت بوو و باز لە دیموکراسیەت و باز لە ڕۆشنبیری و پێکەوە ژیان و ئەمانە بوو. تەسەوورکە باز لە عەدالەت و لە ناوبردنی تەبەقات و هەندێک قسەی سادەی کرد، بەڵام قسەکان بۆ لاشعور ڕۆشت. یەکسەر سوپا ناپلیۆنیان وەکو سەرۆکی خۆیان قبوڵ کرد، هەر بە چەند دەقەیە قسەکردن. ئەمە هاتبوون بیگرن. جارێکی تر لە دوای ئەو هەموو شەڕەی ئەوروپا لە فەڕەنسا، ناپلیۆن لە ماوەیەکی کەمە هەموو فەڕەنسای گرتەوە. قسەکە لەسەر ئەمە خەیاڵ نییە بەڕێزان، ئەمە فیلم نییە، ئەمە مێژووە. بڕۆ لەوە ئەچێ بتوانی دەستکەوێ بزانی قسەکانی ناپلیۆن چی بوو. وەرە ئەتوانی دیراسە بکەی، ئەبینی ئەم قسانە طریقەی میلتۆنە بەڕێزان. ئەمە میلتۆن مۆدێلە.